لەگەڵ هاتنی وەرزی پاییز و زستان لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان بەتایبەتی ئەو ناوچانەی زەوی کوشت و کاڵی بەپیتیان هەیە و خاوەن سەرچاوی ئاوی تایبەت بە خۆیانن دەست بە چاندن و بەرهەمهێنانی بەرووبوومی ئەم وەرزە دەکەن لە ناویاندا توور کە زۆربەی ژەمەکانی خواردن هاوڵاتیان لەگەڵ ژەمە خۆراکیەکاندا بەکاری دەهێنن. توور لە ساڵێکدا بۆ 2 وەرز توانای هاتنە بەرهەمی هەیە. لە ئێستاشدا جوتیارانی شارە زوور و بەتایبەت گوندەکانی بێسەڵمێن و ئالان و حاصڵ سەرقاڵی چنینەوەی ئەو بەرهەمە ڕووەکیەن. جوتیاران ئاماژە بەوە دەکەن ئەگەر حکومەت و لایەنی پەیوەندیدار هاوکاریان بێت ئەوە دەتوانن زۆرترین بەرهەمە ناوخۆییەکان دابین بکەن. ئیتر ئابەم شێوە گەرەکە دای بچێنیت و وەردی بووڕی و کوڵە کوتمان لێدا و مەسروفێکی زۆر و بەخوا عەرزەکەشمان ئیجارە کردی. عەرزەکەمان ئیجارە کردووە ئەیوەشێنیت ئیتر ئەبێ ئەگەر هاوینەوە گەرمێوە بێ ئاوی زۆر بۆی ئیمجار تێتە بەرهەم. ئێستا کە ئێوەی نەعەلوە ئەبێت بە هەڵی کەنین. ئەمە ئیسا تۆ ئەیبینی ئەمە هەڵکنیاوە ئەبێت تاوێتر هەڵچین گڵاغی لێکەینەوە. دووبارە بیوەین بیشوەرینەوە. بیکەینە ئەلاگە بیوەین بۆ عەلوە لە عەلوێش قەناعەتی بێن بەیانیەوی کیلۆیە دەی بە 200. ئەوە مەعمەهینەکەیانە چونکە لە هەموو شوێنێک و ئەوەنە تێ حتا لەم تورکیاوە ئاها بە 1900 سن بەخواینەکەیمان بە 500 نێسن لە مدەدێکە هاوینەکەی کە پێگەی. دوای هەڵکێشانی توورە سوور و سپیەکان بە شێوەی کۆمەڵ کۆمەڵ لە قەراغ بێستانەکە کۆ دەکرێتەوە و دواتر بەرەو دەریاچەی کانی نزیک کێڵگەکە دەگوازرێتەوە بە مەبەستی شۆردنەوە و دواتر بۆ عەلوەی شار و شارۆچکەکانی سنوورەکە دەیگوازنەوە. بیدایەت لەوێ کە تێیەکە لە فەردەکەشات زۆر حەساسە لەوێش لەبەرەوەی نەشکی ئەمە توورە درێژە وەک شێلم و تووری سوورەوانە نییە. ئەبێ لە سەرێک داینێ جوان بە شێوازێکی جوان بۆی نەشکێت تا ئیگەینتە شوێنی خۆی کە هاتی دەیێرە ڕۆیەکەی ناوام ئاوە بلۆکی بۆ دانێن شکورم ئاوا زۆر زۆرە لێرە ئاوێکی زۆرە ئەو بلۆکان ئاوا دانین سەعات 1 سەعات و نیوە تەقریبەن ئەبێ لە ئاوەکە بێت هەتا ئەو قوڕەی جوان ئەخویسێتەوەی دوکە قوڕەکەی خویسا لەگەڵ ئەم پیاوانە ئاوەتین دانە دانە ئەبێت دانە دانە ئاوا بیشوێنەوە کولی دانەیەک کە شۆردمانەوە ئیتر لەوێش ئەو پیاوانە ئاوا چۆن بیدایەت کردمانە فەردەکە دانەدانە ئەبێ دانەدانەش لێوە دووبارە بیکەینە ناو ئەلاکە اینجا بۆ سلێمانی و ئیتر لەوێش بازاڕەکەی چۆن ئەبێت ئەو ڕۆژە عەرە بەزانێت عەرەب هەبێ لە بازاری خۆمان ئەیبینیە عەرەبیش نەبێت خۆی بازارەکەی خۆمان ئەوە نییە جارێکی تۆقی بگریتەوە. یەکێکی تر لە کاری جوتیارەکان دوای کۆتایی هاتنی وەرزی بەرهەمی توور لەلایەن بەشێک لە جوتیارانەوە بنە تۆوی ئەو بەرهەمە بۆ ساڵی ئایندە دەچننەوە کە لە خاکەکەدا بەجێماوە و بەم شێوەیە ناچار بەکڕین و بەکارهێنانی تۆوی بیانی نابن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زوور.